ئەمڕۆ پرۆگرامەکە تایبەتە لەبەرەوەی ئەمڕۆ سەیمان یادی دە ساڵەی جینۆسایدکردنی شەنگا لە کوردانی ئێزیدیە بگومان 10 ساڵ تێپەڕێ بەسەر ئەم کۆژان و مەینەتی و خەمە گەورەی کە بەسەر کوردانی ئێزیدیا هاتووە 10 ساڵە ئەم برینە لە دڵ و دەرونی ئێزیدی و کوردەکانە ساڕێژ نەبوو و ساڕێژیش نابێت چونکە سەر کۆبڕاستی هەر بە درێژایی مێژوو بە بەردەوامی هەوڵی ئەوە دراوە کە کۆژان و مەینەتی و یاخود شتێک نەمێنێ بە ناوی کوردانی ئێزیدی بۆیە زیاتر لە 70 جار هەوڵی جینۆسایدکردن و هەروەها لە ناوبردنی کوردانی ئێزیدی دراوە هەروەها لە جینۆسایدی شەنگالی شاسەرکۆ هەمومان ئەو دیمەنە تراژیدیانەمان بینیوە لە شاشەکانی تیڤەکانەوە کە چی بەسەر کوردانی ئێزیدیا هات بگومان لەم جینۆسایدە زیاتر لە 5 ملیۆن کوردی ئێزیدی ئاوارە بوون نزیکەی 150,000 لەم کوردانە کە ئاوارە بوون لەسەر چیا بۆ ماوەیەکی زۆر لەسەرێکێک لە چیاکان گیریان خواردووە ماوەی نزیکەی 10 ڕۆژ ئەم کوردانە بێ ئاو و بێنان و بێماڵ و بێلانە بوون بۆیە هەر بەم بۆی ئەم جینۆسایتەوە نزیکەی 600 کەس گیانیان لەدەستدا بەهۆی نەبوونی ئاو و خۆراک و ماندوێتی ڕێگاوە کە لە نێوانیاندا ژن و پیر و مناڵیش بوونیان هەبووە بۆیە ئەو دیمەنانەی کە هەر یەک لە ئێمە بینیومانە بەڕاستی بیرەوەرێکی هێندە ناخۆش لە دڵ و دەرونی هیزری ئێمە دروست بووە کە ساڕێژبوونی هەروە ئەستەمنیە ئینجاوەرە ئەو کەسانەی کە خۆیان لە نێو ئەو کۆژان و مەینەتی و نەهامەتیا بوون کە بەسەریان هاتووە ئەبێت ئێستا لایەنی دەرونی ئەوان چۆن بێ بە شێوازێک بوو بێت ژمارەیەکی زۆر لە ژنان و کچانیش کەوتنە نێودەستی گروپی تیرۆریستی داعشەوە بەڵێ 10 ساڵ تێپەڕە بێ بەسەر جینۆسایدی ئێزیەکانە سەری نەوازش و ڕێز دانێنی بۆ تەواوی شەیدانی ئێزیەکان و هیوادارین ئەوانەی کە لە ماوەی 10 ساڵان نەکراوە بتوانن جارێکی تر هەوڵی بۆ بدرێت لە ناوخۆی عێراقا بێ لە دەرەوەی عێراقا بێ لە دادگای نێودەوڵەتیا بێ هەتا ئێستا چاوەڕوانیەکان هەر بەردەوامە بۆی کە کچان و کوڕان و پیاوانی یەزیدی هەتا ئێستاش چارەنووسیان دیار نییە ئەوەی کە گرنگە کەیسەکانە تا چەند ئەمە لە نێو دادگای ناوخۆی عێراقا کاری لەسەر کراوە لە دادگای نێودەوڵەتیا کاری لەسەر کراوە و گەڕانەوەی یەزیدیەکانە بۆ زێدی خۆیان و بتوانن لە ناوچەکەی خۆیانە نیشتەجێ بن ئەمانە پرسیاری سەرێکی خۆی یەزیدیەکانن کە بتوانن چۆن جارێکی تر بە ماڵ و حاڵ و ماڵ و مناڵیان شابنەوە هەتا ئێستاش دەرگای هەندێک لە ماڵەکان بەکراوەی ماونەتەوە چاوەڕێی چارەنووسی کچەکانیانەکەن ئەمانەش بەشێکە لەو تاوانە گەورەی کە بەرامبەر ئەوان ئەنجام درراوە بۆیە ئەمساڵ جیاوازتر کۆمەڵێک کاری جیاواز کراوە لەوەی کە سەرۆکوەزیرانی عێراق کە بڕیارێکیەوە کە ئەم ڕۆژە بە ڕۆژی نیشتیمانی یەزیدیەکان بناسێنرێت و لە کاژمێردەوە بۆ لە هەموو دام و دەستگا و لە هەموو سێکتەرە جیاوازەکانە وەستانێک هەبێت بۆ جانی ئەو شەیدانە و بۆ ڕۆژێک بۆ نیشتیمانی یەزیدیەکان وە لەم نێوەندەشدا پارێزگاری سلێمانی دکتۆر هەباڵ ئەویش هەمان بڕیاری داوە کە ئەمڕۆ لە شاری سلێمانی لە کاشمێردەیە بتوانن وەستانێک هەبێت بۆ گیانی تەواوی ئەو شەیدانە و وەڕێزگرتنێک بێت لەو خوشک و برا نەمان کە یەزیدین بەرامبەر و تاوانەی کە بەرامبەریان کراوە بەڕاستی ئەوەی کە گرنگە لانە ئەمڕۆ لە ڕووی کەیسەکەوە بتوانانی قسەی لەسەر بکەین یعنی بە شێوازێک کەیسێکی وە تا چەند لە نێوان دارکەکانی ناوخۆ و نێودەوڵەتیش کاری لەسەر کراوە ئەمە بە شێوەیەک پرسیارێکە کە 10 ساڵا کرێت 10 ساڵە ئەم پرسیارە ئەکرێت و خۆشمان هەم لە دەستگای میدیای کورسات و لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ساڵانە لەگەڵ ئەم بیرەوەریە ناخۆشایە بەڕاستی چەندین میوانمان هەبووە چەندین کەس کە لەو بوارەیە کاری کردووە چۆن ئەمە چۆتە قۆناغێکی پێشکەوتوترەوە ئایا کاری بۆ کراوە یاخود نا ئایا چۆتە قۆناغێکەوە کە بتوانین ئێمە وەکو جینۆسایدێک بناسرێنێت لە نێو دادگای نێودەوڵەتیە یاخود بۆچی هەوڵەکان بەردەوامی نییە ئایا لە دادگای ناوخۆی خۆمان ناوەستاوە یاخود هیچ هەوڵێک نییە کە بێتە دەرەوە ئەمانە کوێ و پرسیارانن کە ئێمە بتوانین زیاتر جەختی لێ بکەین بۆی کە زانیاریمان دەستکەوێت و چونکە ئێمە هەموو ساڵێ ئەگەرم بیرەوەریە ناخۆشە بیری خوشک و برایی زیەکانمان بخەینەوە
لەوانەیە کاریگەری خراپتر بەجێ بێڵێ بەڵام ئەگەر هەوڵێکی باشترە بێ ئەمە کاری باشتری بۆ ڕاستە بگومان سەرکۆ ئەوی کە تۆ باس کە زۆر گرنگە ئەبێت بپرسین کە ئاخۆ لەم ساڵە کە 10 ساڵ تێپەڕێ بەسەر جینۆسایدکردنی خوشک و برا ئێزیدیەکانمان با بزانین چی کراوە بۆ قەرەبووکردنەوەی ئەوان بۆ ئەوەی کە دووبارە ژیان لە لای ئەوان دەست پێ بکاتەوە کەیسی تاوانی شنگال ئەزانین لە چەند وڵاتێک بە جینۆساید ناسێندرا ئایا لە هەموو جیاندا ئەم کەیسە بە جینۆساید ناسێنراوە یاخودنا هەوڵەکان لەم نێوەندایە چی ئەبێت سەرکۆ بەڕاستی ئەم دیمەنانی کە ئێستای بینین تۆ هەر بە سیرکردنی ئەم دیمەنانە خەم و ئازارێکی زۆر لە دڵ و دەرونی تۆیە دروست ئەبێت جاوەرە ئەگەر بێت و تۆ خۆت یەکێک بوو بێتی لەو کەسانەی کە لەم دیمەنانەیە ژیانت گوزەرانە بێت ئەبێ لایەنی دەرونیت ئێستا چۆن بێت چۆن تۆ کارێکی لەو شێوازە بکەیت کە دووبارە ژیان لە لای ئەم کەسانە ئاسایی بکەیتەوە لە دیمەنەکانە ئەبینین هەموو چین و توێژەکان بەبێ جیاوازی گەنج پیر مناڵ ژن هەمویان ئاوارە بوون وەکو پێشتیش باسم لێوە کرد زیاتر لە 9 ملیۆن کوردی ئێزیدی لە ئەم کەیسی شنگالە ئاوارە بوون کە 150,000یان لەسەر چیاکە بۆ ماوەی نزیکەی 10 ڕۆژ بەبێ ئاونان و هەروە خۆراک و بەبێ لانەیەک ئەوان توانیویانە ئەو 10 ڕۆژە تێپەڕێنن دوجاری هەندێکیان بەهۆی برسێتی و ماندووبوونی ڕێگا و ماندووبوونی ئەو دۆخە قورسەوە بەداخەوە گیانیان لەدەستدا کە نزیکەی 600 کەس بوون کە بەهۆی برسێتی لانا هەر ئێمە لەو چیایە لە دوای ئەو پەلاماردانە دەستگای میدیای کورسات چوینە ئەوێ لە نزیکەوە لەگەڵ خەڵکی ئەو ناوچانەی شنگالە کە لەوێ نیشتەجێ ببوون هەم بۆی کە بتوانین لە بارودۆخیان هەم لەوەی کە بتوانین ڕۆژی ژیانیان بەڕاستیەکە لەو خاڵانەی کە زۆر گرنگە زۆر جا گرنگی زۆر کەمی پێدراوە لایەنی دەرونیە ڕاستە زۆر کەسیان ڕزگار کراون بەڵام چ لە مناڵان و چ لە گەنجان بە تایبەتی کچە گەنجەکانیان وەکو بڵێ تۆقیون یاخود ترسێکی گەورە لە دڵیانە حتا ئێستاش لەوانەیە هەندێکیان بەدەست گرفتە دەرونیەکانەوە بناڵێنن لەو ترسەی کە ڕوبەڕویان بۆتەوە لەوەی کە چەند کەسێکیان چەند خوشکێکیان چەند برایەکیان لەوێ براون و بێسەر و شوێن و هەتا ئێستا چارە نووسیان دیار نییە و بۆیە ئەوەی کە زۆر گرنگە هەتا ئێستش باسی لێوەکرێت لە کەمپەکانە کە لە نزیک پارێزگای دووهۆکەوە کامیشە هەوڵی بۆ دێت لە نێوان ڕێکخراوە مرۆیەکانە کە جارێکی ترەمە بگەڕێنەوە زیەتی خۆیان یاخود لەسەر چیای شنگال کە ئەو چیە بەڕاستینە ئاو پێداویستی شووا گرنگی تیانە کە ئامانتیای بمێنەوە بۆیە ئەوەی کە گرنگە هەم لەسەر حکوومەتی عراقی هەم لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بتوانین چارە نووسی ئەمانای گلای بکرێتەوە ئەو زۆر ڕاستە بگومان سەرکۆ ڕەنگە ئێستا قسە لەگەڵ کەسوکاری قوربانیانە بکەی ئەوانش چەندین داواکاری و داخوازیان هەبێ باز لەواکەین با بزانین بارودۆخیان هەندێکیش لەو کەسانە ئەبینین ئێستا گەڕاونەتەوە زێدی خۆیان ئەپرسین بارودۆخیان ئێستا چۆنە کە گەڕاونەتەوە شنگال لە دوای جینۆساید پێویستی بە چییە چی بۆ کراوە بۆ ئەوەی کە دووبارە ژیان لەوێدا دەست پێ بکاتەوە تا چەند زەمینە سازی کراوە بۆ گەڕانەوەیان بۆ ئەوی کە دووبارە لە زێدی باو و باپیرانیان لە زێدی خۆیان دووبارە دەست بە ژیان بکەنەوە هەتاوەکو ئێستاش هەندێک لە قوربانیان بێ سەر و شوێنن چۆن کار لەسەر ئەوە کراوە کە دووبارە ئەمان بگەڕێنەوە بۆ نێو ماڵ و حاڵی خۆیان وەکو تۆوتت هەتاوەکو ئێستاش دەرگای ئەو ماڵانە بەکراوەی ماوەتەوە ڕەنگە لە چاوەڕوانی کە سوکاریانە بن لە چاوەڕوانی کچەکانیانە بن بۆ ئەوی کە دووبارە بگەڕێنەوە بۆ نێو ماڵ و حاڵ و ژیان و گوزەرانی خۆیان کەواتە کوردانی ئێزیدی ئەوانی کە گەڕاونەتەوە بۆ شنگال ئەوانی کە لەوێدا ئێستا ژیانە گوزەرێنن ڕەنگە پێویستیان بە کۆمەڵێک داخوازی هەبێ ڕەنگە کۆمەڵێک داواکاریان هەبێت کە ئەوان بۆیان جێبەجێ بکرێت بۆ ئەوی کە دووبارە دەست بە ژیان بکەنەوە لە دیمەنەکانە ئەبینین منداڵی تایە بگومان ڕەنگە کە باز لە قوربانی ئەکەین منداڵ چەند جارێک ببێتە قوربانی لەم نێوەندەیە بۆیە بزانین چی کراوە بۆ ئەو منداڵانی کە ئەم نەهامەتی و ئەم تراژیدیایان بینیوە بۆ ئەوەی دۆخەکان لا ئاسایی بکرێتەوە ئەو دیمەنە ناخۆش و ئەو ڕووداوە ناخۆش و جینۆسایدی خوشک و براکانمان کە کراوە لە هزر و مێشکی ئەوانە تا ڕادەیەک کاڵ ببێتەوە و نەمێنێت ئەوەی کە
جارێکی تر گرنگە بۆی کە پیاداچوونەوە بۆی کە چۆن بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان هەوڵەکان بەردەوامی بووەوە هەندێک لە خێزانەکان گەڕاونەتەوە زێتی خۆیان و ئەوەی کە گرنگە چی کراوە بۆ شنگال چی کراوە بۆ ئاوادانکردنەوە چی کراوە بۆ خزمەت گوزاریەکان چی کراوە بۆی کە ئەوان لەو کەمپانە ڕزگاریان بێت و جارێکی تر بگەڕێنەوە ماڵ و حاڵی خۆیان و بتوانن بەردەوامی بە ژیانی خۆیان بن ئەوەی کە زۆر جار باسی لێوەکرێت چارەنووسی ئەو مناڵانەیە کە زۆربیان بەبێ خوێندن پەروەردەکراون و ئێستا تەمەنی چانەیە کە ئایا ئەمانە چۆن حکومەتکاریان بۆکە و زۆر کاتیش باس لەوەکرێ هەندێک لەو کەسانی کە بە ساڵات چوون و هەندێک نەخۆشی درێژخایانیانەیە هەتا ئێستا لە کەمپەکان لەوانەیە خزمەت گوزاریی ویان لە بەردەسانە بێچکە هەم لەو نێو پارێزگەکانی هەرێمی کوردستانە گرفتیان بۆ دروستە بێ هەم لەو ناوچەی خۆشیانە چکە هەم پێداویستیان نییەوە ڕێژەی کارکردن لە نێوان گەنجەکان و پیاوانی خوشک و برایزدیەکانمانە تا چەند بە شێوازێکی باشکاری بۆ کراوە کە بتوانن بکەونەوە سەر ڕەوشی ژیانی ئاسایی خۆیان ئەم بابەتانە هەمووی پەیوەستە بۆی کە ئەو زەبرە ناخۆشی کە بەریان کەوتە چۆن ئاساییە بنەوە ئەمە زۆر گرنگە بۆ لەبەرەوەی کە هەم لایانی دەرونی هەم باوکێک کە چاوەڕێکە کشەکەی بگەڕێتەوە هەم دایکێک چاوەڕێکە چارەنووسی کوڕەکەی و مناڵەکانی و مێردەکەی لەکوێیە هەموو کەسانەی کە هەموو شتێکیان لە دەستداوە ئایا چیان بۆکرێ ماڵە حاڵە ماڵ و سامانیان لە دەستداوە و ئەوانەشی کە ئێستا هەتا ئێستا کاریان بۆکرێ بگەڕێنەوە ناو خێزانەکانیان ئەمانە هەمووی بۆ خۆی چیرۆکێکی زۆر جیاوازی لە پشتەوە هەیە حکومەتی عراقی تا چەند هەوڵی بۆم بابەتەیە حکومەتی هەرێمی کوردستان تا چەند کاری لەسەرم بابەتە کردووە لە پەیامێکی بەڕێز قوبا تاڵەبانیە کە بۆ یادی دە ساڵەی خوشک و برایزیدیەکانمان کە وەک جینۆسایدێک بەسەریان هاتووەڵێ تا ئێستاش هەست بە تونوتیژیەکەین لە نێوانیانە هەست بە تونڕەوی ئەەکەین ئایا بۆچی ئەم بارودۆخە ئارام ناکرێتەوە پەیوەستا بە چ لایەنێکەوە لایانی کۆمەڵایەتیە لایانی ئەوەیە کە ئێمە وەکو کەسانی خۆمان ناتوانین خزمەتیان بکەین و شوێنی پێویستیان بۆ دابین ناکەین یاخود گەڕانەوە بۆ ناوچەکانی خۆیان چ مەترسیەکی لەسەر چکە لەوانەیە لانێ هەندێک لەو خێزانانە هەتا ئێستاش ترسی ئەویان هەبێ کە ماڵەکەی خۆیانە بڵێ نەتوانین ژیانی تیا بکەن چکە بە شێوازێک ئەوان لە کتوپڕێکی چوونە سەریان هیچ هەستیان بەتاوان نەکردووە مافی ئەوانش بەسەوەیە کە کورد بوون بۆیە ئەمەران بەرکردوون ئەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە بێگومان سەرکۆک و پێشتر باسم لێوە کرد کوردانی ئێزیدی بە درێژایی و بە بەردەوامی مێژوو هەوڵی ئەویان لەسەر دراوە کە قات و قڕی لە ناو کوردانی ئێزیدیا ڕووبات بۆیە زیاتر لە 70 جار هەوڵی جینۆسایدکردنی کوردانی ئێزیدی دراوە ئیتر ئەمە بەهۆی کوردبوونیانەوە بێ بەهۆی ئاینەکەیانەوە بێ بە هەر هۆکارێکی تر بێ ئەم هەوڵە دراوە بۆیە ئەگەر کوردانی ئێزیدی ترس و دڵە ڕاوکێ و تۆقین و ترسێکیان هەبێ ناحەقیان نییە بۆیە ئەم بابەتەی کە باسمان کرد کە ئەمڕۆ 10 ساڵتە ئێپەڕێ بەسەر جینۆسایدکردنی کوردانی ئێزیدیە ئەمە یەکێکە بێت لە تەوەرەکانی ئەمڕۆمان هەتا دوای ئەوەی کە میوانێکی بەڕێز لە ستودیۆ یاخود لە یەکێک لە ستودیۆکانمان لەگەڵمانە ئەبێت تاوتوی ئەم بابەتاکە لەگەڵ بەڕێز ئەحمەد شەنگالی کا بەڕێزیان ئەندامی ڕێکخراانی چالاکی جینۆسایدی ئێزیدیەکانن بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شەنگالەوە لەگەڵمانەیە کاک ئەحمەد سڵاو لێبێ و بەیانی و باش بێ دەستپێکی گفتوگۆکانمان ئەمێ باسێک لەوە بکەین با بزانین لە ئێستایە بارودۆخی کوردانی ئێزیدی لە شەنگال چۆنە بە چ شێوازێکە سڵاو لێبێ کاک کاک ئەحمەد پرسیارەکەی من ئەوەیە لە بەڕێزت با بزانین بارودۆخی کوردانی ئێزیدی لە شەنگال لە ئێستایە چۆنە بە چ شێوازێکە بێکمان دەنگمان لەوانەیە بەباشی نەگاتە لای کاک ئەحمەد ئەوەیە کە لەوانەیە لەوێش ئەمڕۆ کۆمەڵە مەراسیمی تایبەت بەڕێوە بچێت لەوەی کە هەوڵیان ناوە تەواوی خەڵکی ئەو ناوچەیە لەو شوێنانەی کە ئەم تاوانە گەورەیەتی ئەنجامدراوە جارێکی تر وێنەی کەس و کار و خێزانەکانیان لەوێ هەڵبواستن و ئەمیادە بە بەرزی ڕابگرن بێکمان ئەمە برینێکی زۆر گەورەیە لانە و هەمیشەش ساڵانە ئەم برینە جارێکی تر وەکو شتێک دووبارە ئەبێتەوە بۆ جانی ئەوان چکە خێزان هەیە لەوانەیە 4 بۆ 5 کەس بگرە زیاتریش کەسی لە دەستابێت زۆر جار زۆربەی خێزانەکان ئەڵێن زۆرمان دڵخۆشە کە ئەگەر جارێکی تر ئەوانەی کە دیار نەماوان بەس بگەڕێنەوە لامان ینی بەس داواکەی ئەویان هەیە داوای ئەویان نییە جارێکی تر خانوویان هەبێ یاخود ئەوەی کە
پێویستی هەبوو لە ژیانیانە چارەنووسی کە سوکاریان چارەنووسی کە سوکاریان زۆر لا گرنگە کە بگەڕێتەوە بتوانن بە شێوازێکی باش پارێزگاری لە ژیان و ماڵ و خێزانی خۆیان بکەن. بەڵام زۆر گرنگە ئایا لەم نێوەندەیە و ساڵ بە ساڵ چی کراوە بوویان و چۆن هەوڵەکان خراوەتە گەڕبووی کە ئەم کەیسە بە شێوازێک کاری لەسەر بکرێتکە بتوانم بخرێتە بواری جێبەجێکردنەوە هەم لە دادگای ناوخۆی عراق و هەم لە دادگای نێودەوڵەتی کە ئەمە بە جینۆساید بناسێنرێت و ئەم تاوانە گەورەیە بتوانن جارێکی تر کۆمەڵێ مافی ئەو خوشک و برای ئیسدیانەمان بۆ بکەڕێتەوە کە ئەویش مافی و گەڕانەوەی خۆیانە بۆ نێوزیەتی خۆیان. بەڵێ بێگومان سەرکۆ ژمارەیەکی زۆر لە خوشک و برای ئیزیدیەکانمان لە زێدی خۆیان ئێستا ژیان بەسەر ئەبن بۆیە گرنگە کە بزانین ئێستا ئەوان بارودۆخیان چۆنە یاخود چی کراوە بۆ ئەوەی کە دووبارە لە شنگال هاوڵاتیان کوردانی ئێزیدی بتوانن دەست بە ژیان بکەنەوە قەرەبۆکان چی ئەبێت بۆ خوشک و برای ئێزیدیەکانمان چۆن زەمینە سازێکی لەو شێوازە کراوە بۆ ئەوەی کە خوشک و برایانی ئێزیدی دووبارە بتوانن لە نێو زێدی خۆیانە دەست بە ژیان بکەنەوە چونکە بەڕاستی کوردانی ئێزیدی بە درێژایی مێژوو بە بەردەوامی زۆر کۆژان و مەینەتیان بەسەر هاتۆ بۆیە ئێستا شایانی ئەوەن کە ئەوان ژیانێکی شایستیان هەبێت لە دوای ئەو هەموو کۆژان و مەینەتی و جینۆساید و ئەو قات و قڕەی کە بەسەر کوردانی ئێزیدیا هاتووە با بزانین ئێستا بارودۆخی کوردانی ئێزیدی چۆنە چۆن لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی ئەویان ناوە کە دووبارە ژیانکردن لە شنگال ئاسایی بێتەوە چارەنووسی ئەو کوردە ئێزیدیانە چییە کە تاوەکو ئێستا بێسەر و شوێنن هەوڵەکان لەم نێوەندایە چی بۆ دووبارە گەڕانەوەی ئەمان بۆ نێو کەس و کار و خزمیان ئەم بابەتان و کۆمەڵێک بابەتی تر تاوتوێکن لەگەڵ کاگ ئەحمەد شنگالی کابڕێزیان ئەندامی ڕێکخراینی چالاکی جینۆسایدی ئێزیدیەکانن. کاگ ئەحمەد ئەگەر ئێستا گوێبیستی من بی پرسیارەکەت بۆ دووبارە کەمەوە ئەپرسم ئێستا بارودۆخی ئەو خوشک و برا ئێزیدیانەمان چۆنە کە دووبارە گەڕاونەتەوە بۆ نێو شنگال؟ سالفەگەڕ دەهەیە جینۆسایدا ئێزیدیادا بڕاستی الجهة بلا بيجن المونومنت يا بيرجاها جينوسايدا ازديا تاخو تشينت كومالجاه هم خز تودي بنمالت قربانيا بنمالت قرتين دست داعش ورزقار بويا هروساني زكاة شلوبين ريخ خراو ات سيفيل ان جي او اد ازديال قال دزگاه راگهاندنید ازدیا بریاردان هکا افسال یک بیروری بیتکرن یک ایونت بتنیل سران سری عراقی بیکرن السروی اساسی جی حکومت عراقی بریار بو افرو سروک وزیر عراقی که اوجی و بیروری ساغ بکن لی پشتی ازدیا داخواست جی کری هاتا پاشه خستن بو پنجه و هیوه یعنی پشتی درو جدی الفي بيرواريه دا او بياما هكا مدفيان بقاهين اجفي چالاك يا هفبش هكا كومالقها ازديل قال خدانت قربانية قال بنمالين قرتين دا سداعش او ان رزقار بوي هروسا ان جي او ان ازديا بارتين سياسيين ازديا او بو قال بيرواريات دا هيدا بشتي درباز منا 10 سالا هكا بيجنتي جيلك يا عقدكش اجدم مدفيام وبيامي بقاهين برش دوست تخورا بشتي انجش دشمنت خوجيرا هكا يزيد هف قرتينا چنده بين بشگوه آویتن یا چنده بين فراموش كرن اشعالية حكومة عراقي وحكومة هرما كردستاني رواياش آلية يعني اشعالية كومالقهاني في دولتي ليه زديد بردوامن السر مناصري بردوامن السر داخواز كرنا حقيقة او تاوان برانبري زدياجي هاتينا كرن ال 2014 كا اعتراف يابدان بيدانا دها برلمان و حكومة الدولة هكا جهشتا آستي جينوسايد يا كوم كوجيه واعتراف بهات يكرن داخواز اش عراقي جيتي تكرن هكا بفرمي
اعترافی بجینۆسایدا ئێزدیا بکە ڕاستە ضمنی ناوبەرە ئەوادی نف قانونا ڕزگاربوویان یا سیای ڕزگاربوویە ئێزدیادا قانونا ڕزگاربووین ئێزدیادا دان پێدان بران پیکریە گوتی اعتراف پیکریە هەکە ئەڤ سەری هات ئێزدیا هاتی جینۆسایدا لێ پابڕاستی ئەو بتنێنە بە سەلڤێ دەرێمەد وێم فشارێکێ بێخنە سەر حکوومەتە عێراقی هەکە ئەو جینۆسایدا النافو برياري ده بريارة رزقار بوينيا قانون رزقار بوينيا زديدة اعتراف بكري مدفي ببا اعترافك الرسمي وبرامبري ويجي كاربي قربويا في خلقي بكا برامبري وي كاربي عدالتي بچسبينه او كسين كافتاوان بيزديا كرين بين محاكمة كرين زۆر باشە ئەوەی کە گرنگە ئەمڕۆ بتوانین باسی لێوە بکەین تا چەند ئەو خێزانانە لە نێو کەمپەکانە لەوەی کە شوێنی خۆیان بەجێشتووە بە ڕێژەیەکی باش گەڕاونەتەوە زێتی خۆیان و ناو ماڵ و حاڵی خۆیان ئەمە کاری بۆ کراوە؟ کاتگەلەکەی گونجایەکە خەلکی مەڤەگەڕیە لێ بڕیانە بریارە بەگەڕیانەیە ئاماینێ ئێزدیا بڕیارەکە تاکە کەسیە هەر کەس بێ بڕیارە خوا بنەفسا خوا بدا یەکش مافێت ئینسان ئەوە مافێ نیشتە جیبوونێ مافێ نیشتە جیبوونێ ڕاستی یەکش تایبەتمەندیت ئینسانە بێجە لازمە توێ بڕیارش هەر کەسەکی ڕەبهێلی هەکە ببێ بەگەڕیێ یا ببێ کوردستانی بمینێ بێگومان ئەردیا مهەیەە هەموو تشکی مهەیەە کە ئێزدی بەگەڕین زوویا دەرەنگ هەر چارەنویسێوان ئەوە بەگەڕینە سەر ئاخواخۆ و بەردەوامیە بێ ژیانێ بدن درێژیە بژیانەخوا بدن بێ دەرێ هكا بيجي السر آستي حكومي يا بلانت حكومي نوال نافبرا هردو حكومة هذا براستي اوارد ازدي سر لي سرمايا نزانن الويدري بمين الكامبادا بمينن حكومة هرما كردستاني تخوازي كبمينن يا هناك بارت سياسي الهرما كردستاني تخوازن كاوار الكامبادا مين اللي وان بلانا جنينا هكا هاري كاريا وان بكلنا وان كامبادا هروسا حكومة العراق يجي وقت بيجي زي في خلق زبرينم براستي او بلانت حكومة العراقي تراوي كنا كن هكا خلق بويا كي بقريه هراك امتري مثلا خدمت گزاری تیرا خلقینین عادی البابت قربو کرنی ده بابت قربو کرنی و 4 ملیون دینار که هاتینه ترخان کنن جبا وزارت کوچ و کوچ برابر راستی کجما کی گلکی که ما برانبری وان نهامتی بسری زدیا هاتین برانبری وان بازار دو ایران مالت کتی مالت آخی باران البرخوبرین دریو پنجره و تشتید خلقیت که جینار و دورو برد ازدیا دزین و کتشتک بیک و نهیلاین بجب راستی اف قربو هر دو حکومتاجی هردو حکومتاجی چه پلان نینن هکا نه ازدیا لوی داری بهیلن نه ازدیا وگر نوی داری جماره که گله که باشد زبره اعتماد سر خود کن پشتوانیا خوا راست او پاره حکومتی او قربوا وان هاری کاریه که او بوجاجراتی ترخان کرن لب راستی وقت دم ازدی ودگرین سر زیده خوا ودگرین سر آخا خوا ودگرین سر اولات خوا و دریجه بجیانا خودن براستی اعتماد که تمامت کنه سر خوا بەڵێ بەڕێز کاک ئەحمەد ئەزانین کۆژان و مەینەتی زۆر بەسەر کوردانی ئێزدیا هاتووە بە درێژایی مێژوو و بەڵام پرسەکەی من ئەوەیە بە تایبەت لەسەر تاوانی شنگال قسە بکەین با بزانین کێسی تاوانی شنگال لە هەندێک لە وڵاتانە بە جینۆساید ناسێنراوە ئایا تەواوی جیهان دانی بەوە داناوە بەڵێ کەیسی شنگال ئەو کۆژان و مەینەتی کە بەسەر کوردانی ئێزدیا هات لەو کاتەیە بەڵێ جینۆساید هەموو بنەماکانی جینۆسایدی تێدا بووە بۆی کامو گیان بە کەیسی یاخود بە تاوانی جینۆساید بیناسێنێت براستی او ناساندن جینۆسایدا ازدیا سر آستی جیهانی هکم براورده کل نفبرا جینۆسایدا ازدیا و جینۆسایدت بریوی هاتی نکرن بو نمونه ارمن ازدیا قوناغا که گلک باش بریا ام نکارن بیژن هکا اعتراف نهاتی کرن هتا نها نزیکا 13 14 ولاتا و پارلمانا دان پیدانان یا اعتراف بوان تاوان برانبری ازدیا هاتی کرن که بجنت إبادة جماعية يا جينوسايد بوي ناسان دينا هروسا بنماي نوي هكا بينا تشسباندن يا نينا تشسباندن او السروان ولا تادمينن ولا تد اجنبي ابتني السر بنماي كبتني داخوازيه كازديا بتنيش ولا تد اجنبي هيا او اتك هنا كسدوان نف داعش دهبونو تاوان دجي مروفات يو جينوسايد برانبري ازديا كرين داخوازيه ازديا او كس بين محاسبه كرن او اتك جريمه برانبري ازديا كرين هنا ولا تدجي براستي ليست دينا هكا اعتراف بإبادة ازديا يا جينوسايد ازديا بكن لاجرن
قانونی هەینە کەیسە قانونیە تەمامەتی مثلا یەک جوان وڵاتە بریتانیا كيسة دي زديال دادگاه المحكمة صافي نكربون بس اعتماد السر محكمة ألمانيا كرو احتراف الإبادة إزديا كر هناك ولات ديجي براستي بهزارة كسيدوان الناف داعش دبون وجا حتى محكمة كتايبة شوان رفان نكن وانها ولات يدخل نكاربن سزا بدن محاكمة بكن قالك بزحمتك اعترافي بكن نافي وان اللي استا اعترافي ده هاول دانت بردوامن أبا هاتيه كرنجي براستي حلام ملوباس كيت خورتو كتشدي زديابو تايبت رزقار بوين دست داعش هكام بيجن كيس السر آست دنياي هاتا ناساندن سر آستكي جلكي بلند كيسا ازديا هاتا ناساندن والهمو دنياي جدا يعني هر کسی گل ناوی زدیابو زانی چهارتی سریوان لپا کم بیشن بسا عمل بی حدیث کن نان بسا اول سر ازدیا که بردوام ببن روزه که جی گاوا پشت ناویجن بردوام ما دعوا ما في خو بكن نبتني نبسا كخلك بهست بي لازمت بردوام بي وشاف ديريه بكي والبيوان شي السر ما حقا السر مجتمعي ازدي السر چالاکوان ازدي كومالگها ازدي هكا صار نبن چندي كومالگها نف دولتي بعثات الدبلوماسي الكشا ما صار ببن الكشا كيسا ما صار ببن يا كال ببي او هاري كاريش مرت كرين لازم امد بردوام بنو ام دس جي برندن حتى دولتك هيا لازم ازديلوان هولدانت بردوام دبن هكا اعتراف بجينوسايد ما بيتكر زور باشا كاك احمد زور كات اما باسي وكاين ام كيسا اگر با نيو دولتي بكري بدادگاکانی جیهان و بتوانن بجينوسايدي بناسينن بلام با اما جاربين و نوخوي عراق تا چن هولکان دراو لروي حكومة عراق و كومل ما بقرينيتو بو او خيزانانا لروي خانو مالو و پێداویستیەکانی کەی و حکوومەتی هەرێمیش تا چەند هاوکار بووە بۆی کە بە هەردوو لایەن بتوانن جارێکی تر شنگال بەرەو ئاوادانبوونەوە بەرن بتوان ئەوانەی کە هێستاش لە کەمپەکانی پارێزگای دووهۆکن جارێکی تر بگەڕێنەوە ئەوانەی کە لە سەرچیان جارێکی تر بگەڕێنەوە ئەوانەی لە هەر شوێنێکن هەتا ئێستاش چاوەڕێکرێن چارەنووسیان بگەڕێتەوە بۆ زیێدی خۆیان ئەمە تا چەند کاری لەسەر کراوە. باشە کاک ئەحمەد ئەگەر گوێبیستی من بی من پرسیارەکەت بۆ دووبارەکەمەوە ئەڵێم تا چەند هەوڵ دراوە لە ناوخۆی عێراقا کار بۆ ئەم خوشکوبرای زیانەمان بکرێت لە ڕووی ئەوەی کە مافەکانیان بۆ بگەڕێتەوە ئایا حکوومەتی عێراقی تا چەند ڕۆڵی هەبووە لەم بوارەیە و گەڕانەوەیان بۆ زیێتی خۆیان ئەی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند ڕۆڵی هەبووە؟ بەڵێ پێم وایە گوێی لێمان دەنگەکە بڕاوە دەنگەکەی ئێمەی بەباشی پێناگات بگومان ئێمە بەردەوام ببین ئەزانین هەتا ئەم دیمەنانە ببینین هەتا ئەم دیمەنانە دووبارە بێتەوە بەڕاستی خەمەکە قوڵترە بێت لە دڵ و دەرونی هەر کوردێکا بێت لە هەر شوێنێکی ئەم دنیاە بۆیە گرنگە تاوی ئەو هەوڵانی کە هەیە بۆ دووبارە دەستپێکردنەوەی ژیان لە لای کوردانی ئێزیدی لە شنگال هەوڵەکان چڕتر کرێتەوە بۆ ئەوەی کە دووبارە ژیان لە شنگال و لای کوردانی ئێزیدی دەست پێ بکاتەوە زەمینە سازێکی لەو شێوازە بڕەخسێت بۆ کوردانی ئێزیدی بۆ ئەوەی کە لەوێدا دووبارە دەست بە ژیان و کار و چالاکیەکانی ڕۆژانەیە بکەن ئەو منداڵانەی کە لە ساڵی 2014 ئەو تراژیدیا و دیمەن و ئەو کۆژان و مینەتیان بینیوە کارێکی لەو شێوازە بکرێت کە لایەنی دەرونی ئەم منداڵانە هێور بکرێتەوە بۆ ئەوی کە دووبارە بتوانن دەست بە ژیانی ئاسایی خۆیان بکەنەوە. اینجا نازانم هاوکارانم ئەگەر پێم بڵێن کاک ئەحمەد دواتر بەردەوامە بێت لەگەڵمان زۆر باشە سوپاس یەکەین کە لە شنگالەوە لەگەڵمانە